معیدە بڕینی پاش معیدە بڕینی بەردی ورد دروست دەبێت احتیمالی بێتە خوارد لێ هەرزانیمان بەردروست بووە یەکسەر دەبێت عملیاتی بکەین ئەگەر نەتزانی و بەردەکاتە خوارد یەکسەر دەبی دکتۆر سەنگەر تابقی دوو وەرە ئیRCPم لە بۆ بکە و ئەشعام لە بۆ بگرە و عملیاتم لە بۆ بکە واضحە هەینە دەبی دوو عملیاتی دەوێت عملیاتە کیمێ و عملیاتێکشکێ یعنی دەمێ ئەوەی تێبگەێنم یعنی بەرکە دێتە خواری وەستایەتی من نییە کو دیوارێک دروست دەکرێت 5 وەستای هەیە لە هەندێک جار 7 وەستای هەیە ئەوەی بلوچی دادەنێ فەرقی هەیە لەگەر ئەوەی لەبغی دەکە ئەوەی سپی دەکە ئەوەی بۆیاغی دەکە ئەوەی کارەبای ڕەبت دەکە ئەوەی بۆڕینە ناودادەنێت ئەوانە هەمووی فەرقی هەیە لە ئینسانیش نزیکەی 50 وەستایەتیمان هەیە 50 وەستایەتیمان هەیە یعنی دکتۆری تەخەسوسمان هەیە حتا لە چاوی دکتۆری پێشەوەی چاوی لەگە دکتۆری پشتەوەی چاوی جیایە لە وڵاتان دکتۆری چاوی بەسی چاوی تێدەگەی یعنی شتی جیانە تەخەسوسن سب سپێشاڵستینە لێیەکە ئیRCP ئەمە نەیکەیت لەکنەما دکتۆر سەنگەردێکە لە تابقی دووە شتێکش توش دەبی پرچتەر دەوەری بڵێ پرچتەر دەوەری چکە ڤیتامینات کەم دەبی خواردن کەم دەبیتن دەبی ڤیتامیناتی بخۆی دەبی مانجە جارێک دوو مانگ جارێک سێ مانگ جارێک بێ دکتۆری فەحسی خۆت بکەیت پارەی نادێ من لە بۆ من نییە مەرێەوە هەر پارەم لێ دەستینیتن ئەمنی کردێ دەخی لە دەرێوەرەوە بەخۆی ئیشەکە ئەوهالە لەچێ دەیکی بیکە بەس دەبێ متابعی خۆت بکەیت بە تایبەتی فەحسی ڤیتامین دی فەحسی ڤیتامین بی بە تایبەتی تر فەحسی ڤیتامین بی زۆر زەڕورە لەبەر چ لەبەر ئەوەی ئەمە فەندەسی لێ دەکەین و بەشەکە لە معیدەی کە ئینتریسیک فاکتەری ڤیتامین B12 تێدایە ئەوانەی تەڵەبەی تۆپ بن دکتۆر بن دەزانن ئەوەت نامینێ ئەو بەشەت نامینێ لێیەکە ڤیتامین B12 زۆر جار بە حەبیش ئیسفادە لێ ناکە دەبی دەرزی وەربگری جاری وایە واضحە چکە لۆ ئینتریسیک فاکتەرت نەمایە دوای بێهێز دەبی وایە بێهێز دەبی بەڵام شتێکی دەمێ پێتان برێم هەیە دەرێ جنسی لاواز دەکەن ناوان نییە ئەسڵەن ئەگەر ڤیتامیناتی نەقز نەبیتن ئەگەر خواردنەکانی ڕێک بخە جنسی بە قووەت دەکات بەس دەبۆ چێ جنسی ضعیف دەکاتن ئەوەی کە هیچ نانی ناخوا و خۆی ئێمال کردیەوە فەحسی ناکاتون و ڤیتامیناتی هەموو کردیتە سەفر لەبەوانە جنسی لاواز دەکەوە ئیلا جنسی بە قووەت دەکات چەندین حالەتمانە بۆ منداری نەبووە هاتیە خۆی عملیات کردی و منداری بووە بەڵام ئەم لێرەوەی نارێم ئەوەی قەڵەوە بێتن عملیاتی بکە منداری دەبی وانە مندار بوون هەدی خوا هیوای قەڵەویش منداری دەبی هیوای ضعیف شەمداری نابی خۆ علاقی بۆی دانیە بەڵام ئەمە خۆشە بۆ عملیاتمان کردی و دوای منداڵی بووە ئەوانە دروست دەبیتن پاش سێ مانجی بەردی زەردا و پرچەروەرین بەهێزی دەبی متابعی خۆی بکات میهرەبانی دڵسۆزی و لێزانی